بێگومان ئەگەرمانوێ پرۆگرامێکی تایبەت لەسەر شاری هەولێر بکەین ئەوە مۆزەخانە بەشێکی دانەبڕاوی ئەم شارێ و کللتور و مێژووی هەموو شارێکە مۆزەخانە و شوێنەوە. اینجا ئەمن ئەمڕۆ لە مۆزەخانەی شاری هەولێرم پێم خۆشە چەند شتێکی زۆر تایبەتتان نیشان دەم و لە بۆتان باس بکەم لەگەڵم وەرن. بەڕاستی سەرەتا بخۆم پیاسەیەکم کردێ لە ناوگەڕای مەشتی زۆر تایبەت و جیاوازی تێدایە و کە بەڕاستی ئەوەی زۆر سەرنجی ڕاکێشام ئەو کە لە سەرەی مرۆڤە کە ئی سەردەمی مرۆڤی نیاندڵتاڵە وەکو ئاسار لێرە دایان ناوە. و شتێکی دیکە کە لێرە بەڕاستی زۆر سەرنجڕاکێشە ئەو پەیکەرانەیە و ئەو پەیکەرە کە نسخەیەکی کۆپیکراوە لە پەرستگایەکی بچوو لێرە دایان ناو و ئەو کە لە سەرانە هەمووی مێژوویەکی تایبەتێ و شتێکی زۆر جیاوازتر لێرە. ئێستا لەوانەیە زۆر بمان ئەگەر بمانەوێ گرێبەستێک ئەنجام بدەین لەسەر کاغەز و یاخود بە شێوازی ئەلکترۆنی بەڵام لە ڕابردوودا لەسەر ئەو بەردانە نووسیویانەواتە ئەو بابەتەی کا گرێبەستیان لەسەر کردو لەگەڵ ناوی شاهێدەکە دوو شێوەی لولەیی کە لەگەڵ پارچەیەک تابلێتی گلێنەیی نووسراوی مێخیە ئەوەیان لەسەر ئەو بەردە جوانانە نووسیویانە بەس لە نزیکەوە تەمەشایان بکەن چەند سیر نووسیکان ئێستا قەت کەس نازانین بشخێنەوە. اینجا شتێکی دیکە کە بەڕاستی زۆر سەرنجی منی ڕاکێشاوە کە لە ڕابردووشدا خانمان بە ئەکسسواراتەکان خۆیان ڕازاندوتەوە. اینجا شتی ئەوەندە جوان لێرە هەیە بەس تەمەشا بکەن ئەو خەناوکە جوانە ئەو بازنە خرخاڵ بەس سەیری خرخاڵەکان بکە بینە پێش لە نزیکەوە زۆر جوانە. ئەنگوستیلەکان هەمووی شێوەیەکی شینی زۆر جوان و سەرنجڕاکێشیان هەیە تا ئافرەت خانم لە ڕابردووشدا هەر خۆی جوان کردو خۆی ڕازاندوتەوە. اینجا خۆشەویستان ڕۆژانە زۆر بمان سەیری فیلمە مێژوویەکان دەکەین و ئەو تیر و کەوان و خەنجەرەکانی دەستیان دەبینێ وەرن نیشانتان دەدەم کە لە نزیکەوە چۆنە و چەند بە جوانی و چەند بە وردەکاری دروستیان کردووە شێوازێکی ئەوەندە جوان و سەرنجڕاکێشی هەیە ئەو تیر و کەوانانە خەنجەر و تیر و بەس تەمەشا بکەن کۆمەڵێک سەرەتیر و ڕم و خەنجەرە کە لە کانزا دروستکراوە و دەگەڕێتەوە بۆ سەردەمی لووری 700 پێش زاینی تەمێژوەکەی زۆر کۆنا ئەوەندە بە جوانی و سەرنجڕاکێشە شتەکان زۆر جوان و جیاوازن. ئەوانەش هەمووی خەنجەری دەستیتیان. اینجا لێرە بەشێکی دیکە هەیە کە ئەو بەشیان جیا کردوتەوە تایبەتە بە مێژووی ئیسلامەوە ئەو شوێنەوارانەی و ئاسارانەی کە لێرە هەیە تایبەتە بە مێژووی ئیسلام ئەو گۆزە جوانانە. اینجا ئازیزان بۆ زانیاری زیاتر لەسەر ئەم شوێنەوارە دەچمەلای بەڕێوبەری شوێنەواری هەولێر کاک نادر سڵاوت لێبێت. زۆر سپاس لە بۆ ئەو دەرفەتە. پێم خۆشە سەرەتا باسی مێژووی دامەزراندنی ئەم شوێنەواری ئێرەمان لە بۆ بکەی ئەگەر بەدەم ڕۆیشتن و پیاسەکردنەوە لە بۆم باسکەی سپاس دەکەم. زۆر بەخێر بێن. سپاس دەکەم. مۆزەخانەی شارستانی هەولێر تەبەن مۆزەخانەیەکی شوێنەواریە کە زۆربەی کەلوپەلەکانیان تەمەنیان زیاترە لە 200 ساڵ. ئەمە لە ئەشتەفتی شانەدەرەوە شوێنەوارمان هەیە لە چاخی بڵێن پێش چاخی بەردین تاکو سەردەمەکانی تر هەن لە هەموو سەردەمەکانی ناو مۆزەخانە هەیە. دەبێت باسی مێژووی مۆزەخانە بکەین. مۆزەخانەی شوێنەواری هەولێر پێشتر لە گەڕێکی منارە ناو خانووەک بوو لە شەستەکان دوای لە هەفتاکان گواستراوە بۆ قەلای هەولێر لە خانووی ئەحمەد چەڵەبی لەوێ بوو. لە ساڵی 85ەوە دەست بە دروستکردنی ئەو مۆزەخانەیە کرا ئەو بیناوە دروست کرا دەست بە دروستنی کرا لە ساڵی 89 تاوا بوو ساڵی 90 ئێرە ئفتاح کرا ئەو کەلوپەلێکە لە قەلای هەولێر بوو گواستراوە بۆ ئێرە. کەلوپەلە ئێرەش ئەو کاتی سەر بە مۆزەخانەی شوێنەواری بەغدا بوو یعنی سەر بە مەرکەز بوو. هەندێک لەو کەلوپەلانەی کە تاک بوونەوەنە وەکو نمونە مەسەڵەن ئەوە لێرە کۆپی کرانە لێرە دانایە بەس هەندێکیان بەس زۆربیان ڕەسەنن ئەوەنە باش ئەوانەی کۆپی کراینە ڕاستیەکان ڕەسەنەکان لە ئێستا مەساو کێ لەسەری ئەوەی مرۆڤی نیاندەرتالە ئەوە لە مۆزەخانەی بەغدا بەس کۆپی ئەوەی لێرەدانا بەس ئەوانی تر نە ئێستا و بەردوم بەردەوانە هەمویان ڕەسەنن ئەو گۆزانە کۆنترین گۆزەی دەتوان بڵێم عێراقە کوردستان و عێراق وەکە لە بەرحوشتر دۆزرایەتەوە تەمەنیان 6000 ساڵ پێش زاینە دەکرێت 8000 ساڵ پێش لێرە لە هەولێرەوە بەرحوشترە لە نزیک زێ.
مثلا ئەو جۆرە گۆڕانە نزیکی 49 گۆڕ دۆزراوتە 30 و شتێکیان وەکو بڵێم کەسانی ئەوانە گۆڕن ئەوانە گۆڕن ئەوانە گۆڕی منداڵن منداڵ تێدا نەژراون یان لە قەدیمدا گۆڕ ئەڵها بوو لەناو گۆزە بە شکلی هێلکە وەکو ڕحمی دایکەوە بسن دروستیە کە منداڵە تێدا دێنەوە ئەوانە تەمەنە 1-2 ساڵەوە کە مردینە ئەوە نێژراینە هەتا شتی جوانکاریشیان لەگە بووە ئەگەرە و خوناوتێ ببینی ئەوە تا ئەوانە وسە تایبەتنی ئەو گردەیە گردی قاڵین چاغا گردە ئەو گۆڕانە قاڵین چاغا یعنی وەکو بڵێن قەڵای بچووک ئەگە بە تورکی ئەوان تورکمانەکان وەختی خۆی بڵێن عوسمانیەکان لێرە حاکم بوونە ئەوان ئەو ناویان لێدانە کە على ئەساس قەڵای بچووک بەس نازانم ئەوەی ئەو تەسمیە دروستیانە مهم نیشانەی وای کە ئەو گردە زۆر زۆر بەناوبانگە کەلوپەلی زۆر دەگمەنی لێ دۆزرایەوە ئەوە قاعی یەکەم کە باسم کرد چەند فترەی زەمەنی تێدا بەڵام قاعی دووەم دەچینە سەردەمی ئەو منطقی شاخاوی ئەوانە ئیرۆوان دزن ئەو دوو پەیکەرە ئەوانە خۆی سەردەمی وڵاتوینە کە هەزارەی یەکەمی پێی زاینن دوای فتراتی تریش دەست بدێ فترەی سەردەمی ئاشووری کۆن و ئاشووری ناوەڕاست و ئاشووری نوێ کەلوپەلەکان زۆر بەمەسە هەندێک کەرپوچن کە نووسینی مسماریان لەسەرە هەندێک بەردن کە نووسینی مسماریان لەسەرە پاشای سەد حەریب پارچێکمانەیە لێرە سەد حەریب ئەوە پەیکەری ئەو پاشایە کە لێرە پاشای سەد حەریب بۆچی بەناوبانگە لێرە لە کوردستان لەبەرەوەی پرۆژەی ئاودێری زۆر بووە ئەوانە لەناو قەبرەی دۆزراوە کە بە کەرپوش دروستکراوە دوای ئەمە لەسەر تەنقیباتمان کرد ئەو کەلوپەلەی ترمان دیتەوە لەوێ کە هەندێکیان مەسەن ئەو فەناوتەوانە لەسەر هێزکە پەیکەرێکی ئافرەتێک بوو ئەوانە کە دەگەڕاوە بۆ سەردەمی پارتیەکان ینی پێش ساسانیەکان لە 240 پێش زاین هەتا ماشەڵە تەماشای ئەو کاتی کە چەند کۆنە ئافرەت هەر خشلی بەکار هیناوە لە بۆ جوانکاری لێرە لەنا ئەو گۆڕەش هەبوو ناو گۆڕی کە سەردەمی ئاشووری نوێ ئەوە لێرەش بەسە بەس ئەو پارچەخۆن بەس دیار بووە لە کاتی کە ئەو ئیمپراتوریە تێک دەچی ئیمپراتوریات ئاشووری لە 612 ئەو گۆڕە دەستکاری کراوە یعنی دزی لێ کراوە شتەکانیان دەریناوە بۆیە ئەوانەش کە دۆزیمانەوە لە تەبەقەی بن ئەوە بڵێن بن عرضەکەی بوو دیار نەبووە دەنالەوەە ئەوەنەش دەنەماوە و ئەو دوو گۆڕە کە بە ئەوە دروستی بە قوڕ دروستیراوە تابوت بڵێن ئەمەدەن تابوت ئەوە کە بە قوڕ دروستیرا بوو قەپاقیان لە دەرێ بوو ینی دیار بوو دەستکاری کراوە ینی ئەو کاتی دەستکاری کردیان خۆی ئەوانە ئەوەندە لە بخۆلە نەبووینە تەبەن بڵێن 700 ساڵ پێشیان 600 ساڵ پێش زاین ئەوانە ئەو کاتی هەر خۆڵ هاتە سەریان زیاترەوە بۆ دەفەن بووین پێشتر لەوانە دیار بوون ینی لە بەردەست بوون تەبەن ئەوانە هەموو هەر شەڕ و ئاژەوە هەبوو لە بینی ئەو ئەقوامەی کە لێرە هەبووە لە بڵێن گۆتیەکان لۆلوەکان و بڵێن ئاشووریەکان و بابلەکان ئەوانە هەموو جارە هەر بە شەڕێک هاتینە شێ دەسەڵاتی زیاترە بووە ئەوانەی کە ئاشوورینە ئاشووریەکان کەلوپەلیان زیاتر لە پاشان مایتەوە پاشماوان زیاتر مایتەوە بۆیە شوێن پەنجان زیاتر دیارە لەوانی تر ئێرە زۆر مهمە ئەوە سەردەمی ئەلحەزەرە ئەلحەزەر تایبەتە بە مووسڵ ئەوە الحەزەر تایبەتە بە مووسڵ ئەوە منطقەیەکە پێدەن ئەلحەزەر ئەلحاترا لەوە ئەوانیش سەردەمێکی لە پاش ئستێنەرەوانە ڕۆمانیەکان و ئەوانە کە حکومان کرد لێرە ئەوانە ئێوە سەردەم ئەلحەزەر ئەو پەیکەرانە هەموو ئەوانە ئەسلینە هەموو ئەسلینە ئەوان ینی ئۆریژناڵەوە نییە کۆپی نینە ئەوانە هەمووان هەر پێنجیان ئەو جادەچینە قاعی سێم قاعی سێم لێرە هەندێک سکەمان داناینە تەبەن سکەکان تایبەت نییە بەس بە ئیسلامی لە سەردەمی کۆنەوە هەتا سەردەمی عوسمانیمان داناینە زۆر هەستەمانەیە کۆنترینیان ئەوەی سلۆکیوانەی قەدیم سەردەمی ڕۆمانیەکانن هەلێنستیە ئەوانە کۆنترینن ئەو جە دێن هەتا سەردەمی ئیسلامی سەردەمی بڵێن ئومەویەکان و عەباسیەکان و هەتا سەردەمی عوسمانی ئەوە لێرە بەردەکەیە ئەگەر تەماشاکەن ئەلێرە ئەوە
لێرە دوو گۆزەدانرا بەڵێ دوو گۆزەندانرا بۆی ئجا بۆی کە لێرە تێک هەڵ بکرێتەوە ببیتە وەکو شەربەتە دوو نەوە مادەیەکە یانەوە بسن لێرە گێ ببینی لەو خەتەوە دێ لێرە قاپیلەدا نەخۆن لێرەش قاپیان بەلوعکی و هات ئەگەر بنی کون بی ئەگەر بڕێکە ها بجوولینی لێرە لەوانەیە مەسەن بەخۆ بەو شێوەیە ئیشی کردبی ڕاستە ینی ئاو هاتبی لێرە یەکسەر شتێکی زۆر جوانم نازانم بۆ چی بەکارێتەوە زۆر جار مەسەن دوو مادە بەکاردێ بڵین چاو ئاو بەجارێکی وتی ئەوەی سەماوەری سەماوە ئەوش پێکەڕێت